دەرببڕن کاک عادرەم کات بە شتێڕوانیتان بۆ دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان چییە وەکەوەی کە باز دەکرێت پارتی بە شێوەیەک لە شێوەکان مەسیژی نردووەکەوەی بەشێکیش لە ئەندامانی پەرلەمانی کوردستان دەڵێن کە نانەوێت ئەو دانیشتە بکە یاخود تەحەفوزیان هەیە لەسەر دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان قسەتان لەسەر ئەو ئەوە نازادن تەحەفوزیان لەسەر چیەگە بێ بەڵام ئەوە دانیشتنیمە دانیشتێکی یاساییە و ئێمە سوورین لەسەر و دانیشتنەوە خوێندنەوە یەکەم بۆ ئەو پرۆژه یاسانە ئەکرێ پرۆژه یاسای ئامارکردنەوەی دەست سەرۆکایەتی هەرێمی کوردستان وا تا ئێستا بارودۆخەکە ئاساییە و هیچ کێشەیەک نییە بەڕاستی و هیواداریشی نەروا بڕوا بەڵامەوە ئێمە سوورین لەسەر و دانیشتنەوە ئینشەڵڵا نیسابی قانونی تەواو بێ و دانیشتنەکە دەست پێکە. هاتنی ئەو کوسولگەریانە تاسنەوە ئاگادارن و ئایا لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانیش کۆدەن و یاخود لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستانیش کۆبنەوە ئەنجام دەدەن. وەڵاوەندەی من بیستی بێتمەوە قونسوڵەکان و یونامی ئەوانە لە سەرخەتن لە ڕێی سەرۆکاتی پەرلەمان و ڕێکخراوە مەدەنیەکانەوە ئاگادار کراونەتەوە کە بێنە ئێرە بۆ ئەوەی بتوانین کە دانیشتێکی ئاسایی و یاسایی بەڕێوە بچێت. واتە ئەو ترسە هەبووە کە دانیشتەکەنەوە گرژی تێ بکەیە بۆی وان ئاگادار کراون. وڵی لە ڕاستیدا ئێمە وەکو ترس بڵێن ترس لەلای ئێمە نییە بەڵام دەنگۆیکی ئەوە هەبووە بەڵام ئێمە دوجار ئەوەی یەکەین کارێکی یاساییە و پێشمان وایە ئاسایی. پێتان وایە کە دا ئەوڕۆ نیسابی قانونی تەواو دەبێت لە دانیشتەکە بۆی کە خوێندنەوە یەکەم بۆ پرۆژە یاسایانە بکرێت. وەڵی ئێمە هەوڵە دەینیانی و هەوڵیشمان داوە نیسابی قانونی تەواو بێ ئەگەر نیساب تەواو بۆ ئەوە دانیشتنی ئاسایی خۆمان نەکرێت ئەگەر نیسابیش تەواو نەبوو پێ پەیڕەوی ناوخۆوە دانیشتنەکە بەداخەوە ناکرێت. ئەو دانیشتنەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان وەکەوەی کە زۆرجار باسیش دەکرێتن کە مەسەڵەن هەر لایەنەیەک تێڕۆیانی ڕای جیاوازی هەبێتن بایکۆتی بکاتن ئێوە لەگەڵ هەموو فراکسیۆنەکانە کۆبنەوەتان کردو یاخود قسەتان کردووە جگە لەوەی کە زۆر قسەیەک هەبوو لەسەرەوەی کە فراکسیۆنی یەکگرتوو ئامادەی دانیشتەکە نەبێتن شتێکی وا هەیە وەکەوەی ئاگادار بن. نا پێم وانێ شتێکی وا هەبێ ئەو هاوڕێیانەمان لە یەکگرتووی ئیسلامی ئەوان پرۆژە یاسایان هەیە و ئەگەر نێنە ژوورۆکەواتە پرۆژەکەی خۆیان یعنی ئیفلیج ئەبێت و فەشە لێهێنێەوە پێشم وانەیەوە تا دو ئەم پێشم قسەی لەگەڵ جەنابتانە ئێمە قسەمان کردەوە هەمویان یەنە ژوورەوە و پرۆژەکەی ئەوانی ژێچەکە لەو پرۆژانی کە خوێندنەوە یەکەمی بۆ کرێ. ڕێی ئەمڕۆ ڕێیتان چۆنە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان ئایا ڕێیتان هەر وەکو خۆیەتی یاخود ڕێیەکی ترتان هەیە لەسەر دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمان؟ فراکسیۆنێک ئازادە خۆ بایکۆت بکات یان ئێمەش خود چەندین جار لە خولی پێشوو ئەوانە بایکۆتی دانیشتەکانمان کردووە ئەنج ئازادن لەوە ئێستا بایکۆتی دانیشتنی پەرلەمان بکەنەوە نێن و ئەوان ڕەنگە لە هەوڵیەوە دابن کە نیسابی قانونی دانیشتەکە با بڵێن تەواو نەکرێەوەوانە بە پشتیوانی خۆی شەڵاگر نیسابی قانونی تەواو بوو ئێمە دانیشتنی خۆمانەکەین وە سوورین لەسەر خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاسای هەموارکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. فراکسیۆنی پارتی بایکۆتی دانیشتەکەی کرد ئێوە بەردەوام بن لەگەڵ لەسەر دانیشتەکە بە شێوەیەکی بەدڵنیایی ئەگەر قانونی نیسابی قانونی هەبێ بەدڵنیایی بەردەوامی لەسەر دانیشتەکە بۆ نە دەستان خۆش بێت بۆی کە لەگەڵمان بوون بەڵام مەریوانەوە